کارەکانی دروستکردنی ڕێگای گەشەپێدان کە گرنگترین ڕێڕەوی ئابووری دەبێت لە عێراق و ناوچەکە دەستی پێکردووە و لە ئێستادا لە سەدا 75 دیزاینی پرۆژەکە تەواو بووە. پێشبینی دەکرێت نزیکەی 150,000 هەلی کار بۆ خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بەرەخسێنێت. ویدۆ بۆنینی بەڕێوەبەری پرۆژەی ڕێگای گەشەپێدان لە کۆمپانیای ڕاوێژکاری ئیتاڵی BTP ڕایگەیاند تا ئێستا لە سەدا 70 بۆ 75 دیزاین و لێکۆڵینەوەکان و جێبەجێکردنی کردداری لە شوێنی پرۆژەکە تەواو کراون و لەسەر کار بەردەوامن. ویدۆ بۆنینی لە لێدوانێکدا بۆ ئاژانسی هەواڵی فەرمی عێراقی INA ئاماژەی بەوەشدا کە پرۆژەکە پرۆژێکی گرنگە چونکە نەک لە ڕووی نێودەوڵەتیوە کە جیهان بەیەکەوە دەبەستێتەوە بەڵکو لە ناوخۆشدا بەشێک لە پارێزگاکانی عێراق بەیەکەوە دەبەستێتەوە. ڕوونیشی کردەوە کە کۆمپانیەکەیان بایەخێکی زۆری بەو وێزگانە داوە کە لە بەسڕە، ناسڕیە، دیوانیە و نەجەف، کەربەلا و بەغداد و سامەڕا و تکریت، بێجی و موسڵ دروست دەکرێن. ڕێگای گەشەپێدان ڕێگاکانی وشکانی و ئاسنین لەخۆ دەگرێت کە بەندەری فاو لە کەنداوی بەسڕەی باشووری عێراق بە درێژایی 1200 کیلۆمەتر بە تورکیا و دواتر ئەوروپا دەبەستێتەوە. بەم پێیە ئەم پرۆژەیە ڕێڕەوێکی کیشوەر بڕە و بە ڕێگای ئاوریشمی عێراقی ناو دەبرێت و کە ئەنداوی عەرەبی لە ڕۆژهەڵاتی جیهان بە ئەوروپا لە ڕۆژئاوای جیهان بەیەکەوە دەبەستێتەوە. ڕێگای گەشەپێدان لە بەندەری فاوەوە دەست پێ دەکات. بەندەری فاویش لە ڕووی پێگەی ئابووریەوە یەکەمین بەندەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەیەمینی جیهانیشە. ڕووبەرەکەی 54 کیلۆمەتری چوارگۆشەیە و توانای هەیە 100 ملیۆن تۆن کاڵا و شتومەک لە ساڵێکدا وەربگرێت. هاوکات خالید ئاجار سەرۆکی کۆمەڵەی بازرگانی عێراقی تورکی لە لێدوانێکدا بۆ ئاژانسی ئەنادۆڵ ڕایگەیاند کە پرۆژەی ڕێگای گەشەپێدان بوژانەوەیەکی بەرچاو لە ڕووی بازرگانیەوە لە نێوان ئەنقەرە و بەغداددا دەبەخشێت و کۆمپانیەکانی تورکیا لە بونیاتنانیدا بەشدار دەبن. ڕێگاکە لە سنووری پارێزگاکانی هەولێر و دهۆک بە ناو هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێت و لەو سنوورەش کە دروست دەکرێت هەزاران دەرفەتی کار دەرەخسێنێت. ڕاوێژکاری کۆمپانیا ئیتاڵەکە وەشی وتووە پرۆژەکە لە نێوان 100 بۆ 150,000 هەلی کار دەرەخسێنێت و بەشداری لە بوژانەوەی ئابووری نیشتیمانیدا دەکات. لە قۆناغی دووەمیشدا سەرنج دەخرێتە سەر دروستکردنی کارگە و یەکەی پیشەسازی و بنیادنانی شاری ئابووری، ئەماش نزیکەی 25 ساڵی پێویستە. ڕەشی گەیاندووە پرۆژەکە لە قۆناغی یەکەمیدا پرۆژێکی گواستنەوەی کاڵا و هێڵی شەمەندەفەر و هایوێی و بەستنەوەی شەمەندەفەرە لەگەڵ تورکیا. بەڵام پلانی داهاتووی حکوومەتی عێراق دروستکردنی پرۆژەی گەشەپێدان و کارگە و یەکە پیشەسازەکان لەسەر درێژایی ڕێگاکە لەسەر جەم پارێزگاکان دەگرێتەوە کە گونجاو بن لەگەڵ سروشتی هەر پارێزگایەک. بۆ نمونە لە پارێزگای بەسڕا کارگەی نەوت و پترۆکیمیایی دەبێت.